سڵاوتانە بینەرانی سپەیکاست، خۆشحاڵم ئەمڕۆژ لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی پۆدکاستێکی نوێ لە سپەیکاست. ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست لێرەیە، خاتونێکی زۆر ئازیز، ئەویش مامۆستا ڕووبار ئەحمەد مارسیدزە. کۆمەڵێک پرسیارمان لێی هەیە، توانین لە زۆر ڕۆ پرسیاری لێ بکەین، هەم بەرپرسی گروپێکە کە سەمای بالەیەکەن بە ناوی گروپی لەیزین و هەم خۆشی مامۆستا و شانۆکارە. مامۆستا ڕووبار بەخێر بێ. زۆر سپاس سپاس بۆم دەرفەتە، سپاس دەکەم قوربانم. ئاخر جار کە تۆم بینی پێما بێ 2020 بوو، دوای کەرەنتینە بوو لە کۆتاییەکانی تەسویری درامای بەختەبارانە بوو. پێما بێ لە دووکان بووین ئاخر دیمەنمان ئاهەنگەکە بوو بەڵێ. خۆشحاڵ بۆ مەسەخم. یاخوا بەخێری مامۆستایجان. مامۆستا حەزەکەم دەمێک ئەوزم پێشتر لێم پرسیوی، بەس حەزەکەم بینەرانی بزانە ئەو مارسیدزە لە چی هاتەوە. لە زۆر شوێنی تریش پرسیارەکەن، من ئەمە بزانم بۆچی بۆ بە کێشەتان. مارسیدز مارکەیەکی سیارەیە، چۆن هەموو مارکەکانی تر هەیە. ئەڵمانیا نازانم وەکو مێژوویەکەی نازانم، بەڵام باوکم ئەحمەد مارسیدز یەکەم کەس بوو لە شاری سلێمانیا سیارەی مارسیدزی پێ بوو. ئەنجا هەر لە سەرکاری ئەمە وەڵڵاهی ئەچێتەوە تەمەنی من، ینی لە 68 و 67 ئەوانەیە بێ. هەردووکانی وەکالەتی ئەشیای سیارەی مارسیدزی ژەفرۆشین. تا ئێستا هەر برایەکەم کە گوشێر ئەحمەد مارسیدز هەر لە سەرکاریزمەوە هەردووکانەکەشی ماوە. زۆر ناو ئەحمەد هەبوو لە سلێمانیا. ئیتر هاوڕێکانی هەر ئەحمەدێک و بە شتێک بڵە جیانە کردەوە. محەممەد زۆرە. ئیتر ئەمیان بە مارسیدزی سیارەکەیەوە ناساند، ئیتر هەر بۆ ڕۆشتی. ئێستا کەستان مارسیدزتان پێ نییە وەکو سیارەنە. یاخوا بەخێری مامۆستا سەلامەت بی. تەوان سەرەتا من بەکارم ناهێناوە بۆیە پرسیارە بەڕاستیەوە باوەڵامیش بەمەوە. دوایە من ترسام کە لەبەرەوەی خەریکی سەمای بالێ ئەمانم ڕەنگە براکانم پیان ناخۆش بێ. دوایی سێرم کرد خۆیان گلەیم لێەکەن، ئەڵێن بۆچی بەکاری ناهێنی؟ ئەگەر تۆ بەکاری نێنی ناوەکەمان و نەبێ، ئەبێ بەکار بێتەوە بەرگوێی بینەر تا بناسرین. ڕاستە فەرمی. مامۆستا لە ساڵی چەندەوە شانۆکاری؟ لە 86 خوێنکاری ئامادەی بووم. لە 5 ئامادەیەوە چوومە سەر شانۆ بە شانۆی قڵای دمدم لە 86 کاتە لە هۆڵی ئامادەی کوڕان پێشکەشەکرا لە چوارباخ. دوایش کە چوومە پۆلی 6 ئامادەی، لەوێش ژیان و مەرگی مۆریتا ئەو پاپلۆنیرۆدا بوو کە شانۆیەکی گۆرانی ئامێز بوو. بۆش بەشداریم کرد بۆ ئەوەی من سیڤیەکم هەبێت کە ئەچمە ئەکادمیە خولیای خوێندنی ئەکادمی بوو. ئیتر بەرفعل ئەو دوو شانۆیە بوو بۆ هاوێنی ئەوەی کە بچمە ئەکادمی. مامۆستا ئەو کات لەگەڵ دکتۆر نیازە زاواستان کردبوو؟ نەخێر، ئێمە لە قەڵای دمدمە دەوریشمان بەیەکەوە بوو، ینی دەورەکەی ئەوە بوو کە 4 ژنی هەبوو. گەڕی لە من ئاڵانە بۆ ئەیگوت خۆشی بێ و ترشی بێ هەر نێچیری منی. ئەجا کە هاوڕێکانی چوون بۆ خارج دوای چەند ساڵێکی زۆر لە باتی هەموو نامەیەک لە باتی بسمیلای ڕەحمان ڕەحیم ئەو حیوارەیان بۆ نووسی خۆشی بێ و ترشی بێ هەر نێچیری منی. بەڵێ ئیتر لە شانۆیەکەیان ناڵم 4 ژنی هەبوو، هێشتا خولی لە من ئاڵانە بوو. لەبیا ینی دوای ئەوەش کە لە بازارێکمانە بینی سڵاومان لە یەک ناکرد، یەکتریمان ناناسی. ئیتر دوایە کە ویستم بچمە ئەکادمیە، ئەویش هەر ئەکتەر بوو لە شانۆی ژیان و مەرگی مۆریتا. پێویستم بەوە بوو کە دیمەنی حازرکەین و بچینمە مقابل ئەومانە. ئەو هاوکاری کردم. زیاتر ئیتر لەوە زیاتر نزیک بووینەوە، چونکە ئەویش ئاخر ساڵی خوێندنی مەعهەدی بوو. ئەیویست یەکەم بێت و دوای ئەچێ بۆ ئەسکەری و دوای ئەنجایەتەوە ئەکادمیە. هینەکان ڕێگاکان تۆزێ دوور بوو، بەزیتر ڕەفاقەت دروست بوو لەوە شەوە تقریبەن. ئیتر دوایش کە بووینە ڕەفاقەت، دوای ڕەفاقەتت جا بۆ خۆشەویستیەکەمان 6 ساڵی خایەن هەتاکو ئەکادمیەشمان تەواو کرد و ساڵی دوای ئەکادمیەش ئەنجا ویسمان خێزان پێکەوەنین. ڕاستیە من قەناعەتم وایە کە ئەبێ زۆر بە باشی یەک بناسین ئەنجا بچینە پرۆسەی هاوسەریەوە، چونکە من لە عیلاقەیە لە یەک جیابینەوە باشترە وەک لەوەی دوای پرۆسە و مناڵ بوون و ئەوانە. ئەلحەمدوللا لەو کاتەشەوە تا ئێستا ئیترەوە پیر بم بێکەوە ژیانێکی بەختەوەری. ئینشاءڵڵا پیر بم بێکەوە. قوربان چاکە. مامۆستا پێم وابێ ساڵی 2012 یان 13 شانۆیەکە کرێت جەنابەت قژت سفرەکەی. حەزەکەم باسێکی ئەو شانۆیەم و ئەو قژ سفرکردنەوە و چۆن ئەو بڕیارەدا چکە خۆشەویستترین شت لای ئافرەت قژێتی پێم وابێ. نیوەی جوانی ئافرەت، نیوەی جوانیش، نیوەی جوانی قژە. من وا تێگەیشتم لە شانۆ، من عاشقی شانۆم بە ماڵی دووهەمم دانەوە کە بێ هەموو شتەکانی ژیان قوربانی بێ بۆ شانۆ. 3 خاڵ لەوێ منی گرتەوە کە بۆچی سرم بتاشم.
یەکەم خۆی شانۆکە داواکراوە بوو چکە باسی ژنێکی کرد کە چۆن مێردەکە عەزیەتیە و لە کۆمەلگاکەشە لە هەرە پێشە و بۆکانە و ناودارە بەڵام لە خێزانیە چۆن عەزیەتی هاوسەریەیە تراخی جار بۆی نێڵێ بچێتە دەرەوە سەریە تاشە لە ناو شانۆیەکەیە ژیانی شانۆیەکە بە ناوی ساڵی ئاشوب دەرهێنەرمان گۆرانی عەلی کەریم بوو تەبەن هەر دکتۆر نیازیش بوو دەورەکەی بینی لە ناو شانۆکەیە 3 خاڵ هەبوو کە منی گرتەوە کە پێیوتم دەرهێنەر وتی من باڕۆکەیەکت بۆ دانێم وا پیشان بین کە چەڵێت من کردم بەهات و هاوار و ڕاکردن بەناو هۆڵەکە وتیان چییە وتم من ئەمەوێ خۆم سرم تاشم هەر بە فعلی بەڵێ ئەمەوێ فعلەن خۆم سرم تاشم لە بۆ شانۆکە یەک ڕۆژ پێش نمایش تاشیم هەر دکتۆر نیاز خۆشی بۆی تاشیم یەکەم ئاماژە بێ بۆی کە ژنانی ئێمە کە زۆربەی لە ڕووکەشە وا خۆمان پیشانەیە ژیانێکی بەختەوەرمانەیە چونکە لەو کاتەیە ڕەفیقی کچەکەم مینە دایم ئەیناڵان بەدەستەوەی کە باوکی چۆن عەزیەتیانەیە خۆی و دایکی یەکێ بوو لەوانە نمونە لە بەردەما بوون کە پیشانی بین ئەو ڕووکاری ماڵەوەمان جیاوازە لە دەرەوە دایمیش لەسەر کەناڵەکان بوون ڕاوێشکار بوو نەسیحەتکاری بینەر بوو بەڵام لە ماڵەوە خۆشی نان و زەهری دەرخواردی کچ و خێزانی ئەیە پیشانی بنکە هێشتا ئێمە کۆمەلگای کوردی هێشتا ئازاد نین ژنانمان هێشتا ئازاد نییە بە دەلیلەوەی تا ئەمڕۆژە ژن کوشتن هەیە خۆی نەسیحەتی خەڵکی کردووە لە ماڵیشەوە بوو لە ماڵیشەوە بالعکسی قسەکانی خۆی بەڵێ ئەوە نمونەیەک بوو کە خۆشی کارکتەرەکەم هەر ئەوە بوو دووەمیان ئەوە بوو کە پیشانی بین ئەو نەخۆشانەی کە تووشی ژێر پەنجابن چۆن جوانترین شتیان لە ژیانە لە دەسێن کە قژە وتمان نێوەی جوانی ئافرەت قژە ئەگەر 3 بەشیشی نەبێ ئەوە نێوەیەتی هەم دایکی یەکێک لە سەماکارەکان لە گروپەکەم تووشی ئەو حاڵەتە بوو هەم پاڵپشتیەک بۆ ئەوان بوو خاڵی سێهەمم ئەوەیە کە هونەر ئامانجی هونەر بە تایبەتی شانۆ زۆر کاڵ بوو بەوە بە تایبەتی خوێندکارانی پەیمانگای ئاخۆت هونەرمەندان بەعام زۆر بە خراپ لە هونەر تێگەیشتون هونەر لای من قوربانیە وەکو داچڵەکی نێک بێت سەدمەیەک بێ بۆیان کە هێشتا ئێمە بەخشین ئەبێ هەر ببەخشین تەنانەت جوانیەکانی شابێت ببەخشین چونکە من پەیامی گەورەترم هەیە بۆ بینەر ڕاستەخۆ لەگەڵما من پەیامەکانی پێگەێنم کەواتە منە بێ ببەخشم بۆ بێم بە دەستکرد پیشانی بم کە خۆم یعنی قەناعەتم پێ نییە کاتێکە من لە 100% قەناعەتم پێیەتی ئەوەی من ئەیکەم پەیامی ڕاستەقینەی خۆمە قورس نەبوو مامۆستا بۆ من زۆر خۆش بوو چکە دەمێ بە خولیای ئەوە بووم کە چیتر ببەخشم کە بەردەوام ئێمە بەخشین ئیتر بە عەزیەتدانمانەوە بە لیانمانەوە بە شکانی ئەندامەکانمەوە تەبەن من دووجار قەفەزی سنگم شکاوە لوتم شکاوە هەر لەسەر شانۆ هەر لەسەر شانۆ لە هونەر و لە درامایە یعنی هەر لە ساڵی ئاشوبە دیکۆرەکانی کە پیاما کێشن قەفەزی سنگم شکا کە تەپەدۆرە بەڵام من تۆزە ئێسقانم ناسکترە تەحەملی من نەکرد قەفەزی سنگم شکا ئاخر ڕۆژی نمایش هەر لەسەر شانۆ کەوت بەخوارەوە بەسەر بزمارێکا لوتم شکا یعنی قاچم لە شەپۆلی پەپولەکان سەمای شەپۆلی پەپولەکان 2007 ئەو ئیشەمان پێشکەشە کرد یان ئاخۆمان ئامادا کرد ڕانم لە بنەوەی شکا یعنی زۆر شتی ترە قوربانی زۆری ئەبێت بێجگە لە دەرکردنمان لە فەسڵکردنمان لە ئیهانەکردنمان لە تەهدیدی ئەوەی کە منەگەر واز لە سەماوشنین لە هەولێر دەرکراین کە فەسڵیش کران هەر لە هەولێر ئێمە مامۆستا بوون لە پەیمانگای هونەرە جوانەکان من و دکتۆر گروپێکمان هەبوو هەری سەما کە کچیتیانە بۆ هەموار کورد بووین ئیتر ئاخی جاروتیانە گەر واز نەهێنن ئێمە لوت و گوێی کچەکەم ئەو کاتە بەزمی نام هەبوو تر ئەی بڕین کەیفی خۆتان ئیتر ناچار خێرا هەر شارەکەشمان بەجێشت تەوان فەسڵیش کرا بووین ئەو کاتە کوردێک بەرامبەر کوردێک کردوێتی زۆرە ئەم شتە ناخۆشانە لە ژیانە زۆر هەر بە خۆی کتێبێکە لە ڕاستیایی تر بۆ ئەوەی ناکرێ من ڕاستە هەموو ژیانم بەخشیوە بە هونەر ترشانۆ بێت سەما بێت دراما بێت هەتام پێشکەشکاریشم کردووە 4 ساڵ لەبەرەوەی دەرکراین ناو نانبڕاو کراین کتوپەر ئیتر ناچار بە بێژەری من و دکتۆر ئەوەک ئامادەکار و دەرهێنەر و بێژەر بەهۆ ژیان لە تەلەڤیزۆنەکە ساڵی چەند ئەمە مامۆستا لە 2000 تا 2003 4 ساڵ بەردەوام بوو دوو بەرنامەم دەواازەی هونەر هەم ئەلبومی هونەرمەندان لە چه کەناڵێک بوو کات کوردستان تیڤی بۆ ئەو کاتە ئێتر بەوە ژیان ئێمە ناکرێ من مناڵەکانیشم کەمە قوربانی کە هەر بوو بەڵام هیچ نەبێ وەکو ژیان نینە تۆ تەمەنی بەری چکە هیچ هەتا ئەم ڕۆژ لەگەڵمانە بێت ئێمە
هانە و قسەی ناخۆشمان هەر بۆیەت کە ئەو شانۆیە کە سەرمتاشی بگەڕێمەوە سەری بینەر زۆر قوبوڵی نەکرد چونکە تۆ بۆ بینەری ئەەکەی ئەم شتە بۆ خۆتە نەکردەوە تاکو دەستخۆشیەکەم لێکرا دە کەسی تر جنەوی پێیان یعنی هەتا وای لێ هاتبوو لە دوهۆکەوە هاتن لەولێر ئینتان کرد لە سلێمانی بەڵێ لە هۆڵی ڕۆشنبیری 2013 لێرە بووین هەنێک کەس ئەهات تەبان من بوو لە بەرەوەی مدیری قوتابخانەی بالێ و سەماکان بووم مۆسیقا بووم ناکرێ بەڕێوبەرێک کە چەڵ بێ هیژن بۆ ئەوەی لە پەروەردەیە قوبوڵ بکرێ من باڕوکێکم لە دەرەوە دانا چونکە مەهینی ئیشەکەی سەستێجە هەنێک هاتنیان و باڕۆکەکە لە دووە کاتوین ڕسم لەگەڵ تۆ بگرین ینی وەکو مەیمونێک وەکو ئاژەڵی هاتوون لەگەڵمان ڕسمەگرن لە کەناڵی کورسات لە بەرنامەی بڵین بەرنامە نەبوو لە ئەخبارە میوان بووم ئاخرجار شانۆکەیان نەبینیەوە بەڵام بۆ بەرنامەکانیان پڕکردنەوەی لە بەرەوەی سەرم تاشیوە لە کاتێکا من یەکەم کەس بووم لە شەرقی ئەوسەتە یاخۆ لە دووەلی عەرەبیە نەکار هەرێم ناکار عێراق لە دووەلی عەرەبیە یەکەم ژن بووم سرم بتاشم بۆ هونەر بەڵام بووبووم بە هین وەکو ئەسپی جەژنەکە هاتن لە تەنیشتمە ڕسمیان لە بەرنامەکەیە لە ئەخبارەکەیە دوو کەچ دانیشتبوون پرسیاریان لێ کردمم مخریجەکە لەولاوە ئیشارەتێکی کردوتی باڕۆکەکە لابە لە کاتی قسەکردنا منیش باڕۆکەکەم لا بردوو بە کەچەڵی دانیشتم هەردوو پێشکەشکارەکە دەمیان کردەوە و ترچیان لەسرم لا ناچوو حەپەسا بوون من هەر قسەم کرد ئەوان هەر بۆستا بوون ئەوان قسەمەگر ئیترشی معلوماتەکانم هەموویە و ئەوان هەر شتی تریان نەبوون کچێک دەستبەرداری قژی و جوانی بێت بۆ ئەوان زۆرە لە ڕاستیە زۆرە بالفعل دوای ئەوە بڕیاریشما کەیتر قژم بۆ یاخ نەکەمەوە چکە زۆر ئەزێتم بۆ ئەو بوو تەنانەت ساق تەکسی ڕاوەستایان وت خوشکی ئەزیزم بۆ قژ بۆیە ناکەیتەوە ئی باشە کە بۆ یەکەین بۆ گاڵتەمان پێکەن لە ژن هەمووی تەزویرە هەمووی بۆیە ئەسڵێکەی نییە ئێستا من ئەسڵێکەی دانێم بۆ ساڵە ئەوە قژت وڵا ئەو کاتە تقریبن ساڵ و نیوە کێشتمەوە بەس پێتی کە هاتەوە دوای ئەوەی کە تاشی بووم لە ڕاستیا زۆر قوبڵ ناکرا دوو جار چوون بۆ ساڵۆن بۆی کەم دەریان کردم وتیان خەڵک $1 یا چێ بۆ تورکیا وای لێکات تۆ ئەتەوێت بۆی کەیتەوە بۆ ناکەین دوای کەس و کار قرس بۆ بۆیان ڕەفیق و برادەر هەتا هەنێکیانوت وڵای بۆیەکە هێنینە دەوام لەوێ بۆ لێ ئیتر شانۆیەک هاتە پێشەوە شانۆکە وا خواستی کە بێ بۆی کەمەوە ئیتر دوای شانۆیەکە لە 2007ەوە تر سپی هێشتومەتەوە تا ئێستا ماشەڵڵا لێت هاتووە مامۆستا سپاس بۆ سەقام مامۆستا گیان وەکو هونەر چەند خەڵاتت وەرگرتووە تا ئێستا بە خەڵاتی وەک یەکەمی وەکو یەکەم دەرهێنەر یەکەم ئەکتەر خەڵاتی ڕێزلێنان یان داهێنان وەکو گروپەکان تقریبا نەچێتە 38 خەڵات بەڵام من دڵم پێیان خۆش نییە لەبەرەوەی لە ماڵەوە لەگەڵ دکتۆرە ژووری میوانەکەمان پڕ بووە لە لۆگۆی خەڵاتەکانەوەوانە دەستخۆشی لە هەموو ناکەن کە خوێندوینیانەتەوە کە حسابیان بۆ کردین بەڵام لەبێ بەس تۆز کۆکاتەوە یعنی من چی بۆوانە بکەم چی بۆ من کرد تا ئێستاش پێمەڵێن تۆگەر بەختەباران نەبوو تا کەس تۆی ناناسی کاتێکە من نامێ بمناسی من ئەمە ئیشەکانم ناسراو بێ ئەمە ئیشەکانم ئیزافێ خرابێتە سەر هونەر جێ دەستمان دیار بێت بەڵام بەداخەوە بۆ منە دڵی ئێوە ڕازیکەن ئەبێ چی بکەن وەرمونە یعنی بۆ بێ هونەرمەند بە فەقیری بژی یعنی بۆ ئەبێ ئێمە چەند ئیشمان هەیە یاخود ئەمە ئیشی تر کەم دینارێ نەبێ بۆ ئێمە بۆ ئەبێت تا ئێستا هونەرەکان نەبێتەوە کولتور ئێمە جێ دەستمان دیار بێت لە وڵاتانە ئەوەی هونەرمەندە ڕێزێگیر هەر لە سەیری ئێرانکەین هەر لە ئێرانەوە سەیریکەن چەند ڕێزلێنانی بۆ دانڕێ ڕێزلێنان لەوە نیە مەخەڵ لۆگۆیەکەم بێتە ڕێزلێنان لە ڕێز حرمەتی لە مەکانەی لە وەزیفەی من لە مدیریە و بوومەوە فەرمانبەرێک یعنی خوێندکارەکانم تەمەندرێژ من مدیر من ئەوە جێ شانازیە بۆ من بەس من ئەبێ لەکوێ بم پێژەکە هات ئەمە یەینە خوارەوە خۆ من ناڵێن بم کە بە مدیر عامێک و بەوەم نە پێویستەکە ئێمە لە خەبیر بین پێویستەکە ئێمە مەکانەیەکی تایبەتمان هەبێت نەک سوالکەین تا 2 دینارمانەیەنی ئەگەرمانە ئیشێکی شانۆیی بکەین کوا بۆ ئێمەمانە بۆ شانۆن بۆ پارە نییە بۆ ئیش بۆ شانۆ بۆ مەجموعەیە ناتوانانی پێ بگەینینەوە لە دوای خۆمان ڕاستی قورسە
وەزارەتی ڕۆشنبیری خۆی چۆن حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری دام و دەستگار کردە تایبەت و وەزارەتەکە بۆ هەیە کە دەعمی هیچ ئیشێک ناکە هیچ شتێ بۆ هونەرمەند نەکە بەعکسەوە دەستیان ناوەتە بینەقاقامان دەمولوتیان گرتوین ئەڵێن هەناسەبن ئێمەش دەمولوتیان گرتوین پێمان ئەڵێنە بێ ئیشکن بێ وەزیفەت هەبێ دایرەیەکمان هەیە ئەچین دانیشی بەڵام بێ هەر بچی دانیشی لە کاتێکە چاشی لێنە ئەوەکەش خۆمانەی کڕین یعنی دایرێکی زۆر خراپ کە ئێمە ڕزاین ئێمەمانەوە ئیشکەین یعنی بەسیترین کات ئەم ئۆتڵەیە بوت بۆ ماوەی 4 مانگ چوم لە ئاوارەی سووریەکان لەوێ شانۆم بە مناڵەوە دەکو دەورەیەک هەم دەوامەکەم ڕۆژێگە کرد و باقیتر ئەچوم لەگەڵ مناڵە شانۆم پێشکەشی ئەوانە کرد ینی فێری ئەوانمان کرد لە کۆتایی مانگی حوتا بوو کە پێشکەشمان کرد کە ئەو بۆ من بەقەر هەموو دنیای بوو قاعەیەکی گەورەی گەرم ئەم مناڵانە ئەو نەیان دڵ پێخۆش بوو گوێیان بەوە نەبوو کاوێ گەرمە هەوای تیانە ینی مبڕیدێکی تیانە پانکەیەکی تیانە بوو بەڵام ئەوان هاتوونیانێ شانۆ حسابی خۆت مامۆستا تۆ ینی ئەوژار سپاسێکە بەڵام من ئەمە ئیشکەم کەسانی تر لەژێ دەستی ئێمە شتێکی تر فێر بن لێرە ئەگەشتینە باری کە تەمان دکتۆر نیان سایقم بوو سایقی نازانم لە چوینە ئەوێ ئەم مناڵانەمان بۆ ماوەیەک فێرە کرد هەتا فێر بن بالفعل هەم زمانەکەیان خراپ بوو هەم ئاشنا بن بە جیهانێکی تری هوەر کە ئەو مناڵان بەت لەو کەمپانیان وەزعیان زۆر خراپە یعنی تێکەڵاوی خەڵک نین ڕاستە ئینتەرنێت هەیە خەتیان هەیە هەرچیەک بن وەزع معیشیان بەڵام تێکەڵاوی خەڵک نین یعنی وەکو مناڵەکان ئێمە بە دڵی خۆیان ناتوان بچنە پارکێک و بچنە مارکێتەکان و بچنە شانۆیەکان و قاعەکان و سینەما ببینن و چی ببینن و ئەوانەیان نییە یەکەم جار بۆ شانۆ ببینن هەر پێیان سیر بوو کە ئەمە حیوارە بێ لە بەریکەن یەکسە کوڕەکان ڕایان کرد دیان لە بەرکردنی تایە سۆرانیش ئێمە لەوە تێ ناگەین ئیتر کچەکانمانەوە ینی جلی ئاژەڵەکانم بۆ پیا کرد بوون لە بەشی مناڵان لە ڕۆشنبیری دەستخۆشیان لەکەم لەگەڵ باخچەی ئاورنگ جلەکانم لەوێ بۆ هێنام و فەر بوو بۆ گەرمایان کردە بەریان منیان پێخۆش بوو ئەمەنە دڵیان پێخۆش بوو بۆ من ئەو بای هەموو دنیاە کە مناڵێک ئەگریا بە خوشکەکەی و نووساب لێ جیا نابووە بەڵام دوای سێرەکەم ئیشم بووە کە ڕاکا لەوێشتم بۆێنێ ڕاکا لەوێشتم بۆێنێ کرایەوە سیقەی بەخۆی پیا کرد ئەو مناڵە بۆ من ئەوە گۆڕان گەورەترین گۆڕانکاری بوو لەوەیە یعنی مناڵەکان جورئەتی ئەویان هەبوو بێن ئیزافە بکەن یعنی جوڵیان هێنا حیواریان ئیزافا کرد ئەمە زۆرە کە ڕۆژە لە ڕۆژان شانۆی نەدی بێ ئیشی نەکرد بێ ئێستا گەشت بێتەوە مەرحەلەیە یعنی زۆر گۆڕانکاریان مەسەڵەن و نواندنە ناو ناختایە بەزەوە ینی یەکێک دەسە بگرێت ڕێگەکە و شان بە گۆرانیانەوە جوڵیانە کرد سەمایان تێک سەمامان تێکەڵاو کرد مامەسا ئادی جوڵی ترمان بەرێ ئادی جوت ینی خۆش بوو بۆ ئەوە چون مناڵی تریان هێنا بۆ ئێمە ئەوە ئامانجی ئێمەیە ینی لەکوێ با من هەم ئامانجەکەی و خزمەت کرد ینی ڕۆژانش لەگەڵ خۆم ئاوم بۆ بردن ینی ئاوێکیشی لێ نەبوو ینی زۆر زەحمەتە بۆ مناڵان کە پێویستە کاتۆ هیچ نەوێ پسکیتێ شەربەتی شتێکیشی بێ هەیە بوو لە جێگاکە هەڵسا ڕایە کرد بۆ لای من ئێمەش هەر ئەو نەم لە دەسە هات جارێ بۆی بەرم دوام بۆی بەرم ناتوانم هەموو ڕۆژێ ئیتر ینی تقریبا دەستگیرۆیەکان خراپە من ئامانجم لەوە بوو کە کەسانێکی تر سوودمان لێ وەرگرن با ئێمە تر دانەڕزین هەردانیشین باوێش بین و بەڕووی یەکە قسە بکەین تەمان زەمکردنی تێکە ینی من وەزیفە معاش وەرەگرم لەسەر زەمکردن ئەمە کاری سێ بەخۆی بەڕاستی ئەمە کاری سێ مامۆستا تۆزێک لە شانۆ و ئەوە ئینە ئەم لاوە بۆ گروپی لەیزینەکە بۆ سەمای بالێ کەی بوو هەست کرد یان چۆن بوو دەست کرد بە سەمای بالێ من خوێندکاری ئەکادمیە بووم لە بەغا لێکێک تم لە هەشتاوە چوومە ئەکادمیە تەخەڕۆجم کرد لە 92 لێکی لە ئیشە شانۆیەکان حرەکی بوو سێ کچی تیا بوو کچێکمان دەرچووی تابخانەی بالێ و مۆسیقای بەغا بوو ینی ئەو لە مناڵیەوە خوێندێتی تا گەورەی خوێندکاری بەشی تەسمیم بوو ئەو بەشی شانۆ نەبوو بەتەڵ بوو لە بەرەوەی شانۆکەمان حرەکی بوو دوایی دیمەنێک پێویستیە کرد کە ئەبێ کچێکی تریش بەرامبەری بۆستێ منیان هەڵبژارد کە لەگەڵی جوڵام تەکنیکەکان لە ڕووی تەکنیکەوە قورس بوو چکە لە مناڵی خوێندێتی بۆ من قورس بوو بەڵام وردەکاری و تەرکیزی خۆم لەگەڵ بەکارێناو تەمرینم لەگەڵا کرد تۆزە نزیکم کردەوە بەڵام لە ڕووی حسی مۆسیقاوە من بەقوتر بووم
حسی مۆسیقا چکە لە ناختایە کوێسە خۆش ئاماژۆ پێ کرد هونەرەکان لە ناخایە گوێی مۆسیقی زۆری فەرقە لەگەڵ کەسی ترە وای لێ کردم لەگەڵ یا تەوقیت بین تەکنیک باش نیم بەڵام تەوقیتی و جوڵەکان هەمووی لەگەڵ ئەوە بوون ڕەفیق و برادەرەکانم هەتا دکتۆر نیازە و کاتەکە تر هاوسەر نەبووین بەڵام خۆشەویستی یەک بووین شتە باشەکان تەبعاً تەشجیع کردی شتە جوانەکان ئەوەی خراپ وایە بە دووری خستینەوە بەڵام هاوڕێ نزیکەکانم بڵێن هۆرێن غەریب بوو کۆمەڵێک هاوڕێی ترم بوو تەمام سامەفەق بوو ئەوانە زۆریان تەشجیعکردن کە احتیمام بەمە بن بالفعل لەو کاتەیە وا بیرم کردەوە ئەو کاتت زانی ئەمە سەمای بالێ ئەمە سەمای بالێ بڵێ زانیاریمان هەبوو بەڵام بیرم لەوە کردەوە کە هەتا من ئەکادمی تەواوکەم یاما ژنی ترمان هەبێ لە شانۆیە ئەوەی نیمانە هونەری بالێە هونەری زمانی جوستەیە کۆنترینی هەموو هونەرەکان لێرە ژاماژێ پێکەمەوە بۆیە کۆنترینە پێش ئەوەی وشە هەبێ من لەگەڵ تۆ قسە بکەم بە جوڵە لەگەڵ تۆ قسەم کردەوە کەواتە سەما هەموو جوڵێک پێوترێ سەما کەواتە کۆنترینی هەموو هونەرەکان سەمایە هێشتا کوردستان ئاشنا نیە پێی ئەمە شتێکی تازەیە تر گرنگیم بەوەیە لەگەڵ هۆرێن و لەگەڵ دکتۆر نیاز ئەو پارەی کە وەرم ئەگەر من بۆ مەسروفی خۆم لە ئەکادمیە هەمووی مەیە بە سەرچاوە و میتۆد و منهەج و ئەچوومە ناو قوتابخانەکە لەگەڵ مناڵەکان تێکەڵاوی ئەوانە بووم بۆی فێری منهەجی میتۆدی ئەوان سەمای بالێ ئەو کاتێ 69 هەیەە لە بەغا مامۆستاکانیان ڕوسین سلڤانایکێ بوو لەوانە تا خوێندکارەکان کە دەرەچوون لە مەکتەبەکەش شەشیان تەواوەکانیان ئێستاش هەیە هاتنە ئەکادمیە بەشی تەسمیم زۆر بەیان ینی بەشار لەوێ بوو نەجم لەوێ بوو ئەوانیش تەمرینیان پێ کردم لەبەرەوەی گەورەیان کەم بوو کچی گەورەیان کەم بوو من چوومەتە بەردەستی زۆر ئێستاش ئیتر لەوە ورترین شتی بالێ فێر بووم بۆی کە هاتمە کوردستان لەگەڵ خۆما دەست پێ بکەین بەکردنەوەی قوتابخانەیەک کە قوتابخانەکە لە یەکی سەرەتایە و تیا بێت تا 6 ئامادەی یعنی قۆناغی 12 دوای ئەوە شەهادەی دبلۆم وەرەگرێ ئەشتوانێ بچێتە زانکۆ ینی زانکۆش بخوێنێت و شەهادەی مەکتەبەکەشی هەیە بێتوانێت بێتەوە مامۆستا بەڵام لای ئەمە میتۆدەکانیان هەر گۆڕی تر لە 92 کە تەخەڕوجم کرد هەتاکو 2008 حەڤە پرۆژەمان پێشکەش کرد چ بە وەزارەتی پەروەردە چ وەزارەتی ڕۆشنبیری چ کەرتە تایبەتەکان کابینەیەک لە دوایەکەکان هەرچی شوێنی هەتا کازیوەکان بڵێن مناڵپارێز هەرچیەک بیان وتایە بۆنێکی ئەوەی لێیە کە بتوانێت بیکەینەوە ملێمە لە دەرگایمانە ئەجالب داوای کادریان کرد ئێمەتر دەورەم ئەکردەوە بۆی مامۆستا پێ بگەێنین لە کۆتایی هەموو دەورەیەکە شاکارێکی گەورەمان پێشکەش دەکرد وەکو ئەو ئیشەی کە بردمان بۆ ئەڵمانیا لە 2004 کە بەڵێ بە ناوی دەوڵەتی کوردیەوە ڕۆشتین دەدەوڵەت بووین بە تەنیا بە ئێمەیان دووبارە کردەوە لە بینی دەدەوڵەتە چونکە ئێمە تەرجمەی ناویست پێویستی بە تەرجمەنی هەموو تێگەیشتن نەهامەتی کوردیشمان گەیان من شتە کولتوریەکانی خۆمانم بەکارێنا وتیان لە بینی 37 ئیشە لە بینی 3 پارێزگایە ئیشەکە ئێوەمان هەڵبژارد لەبەر ئەوەی مۆرکی کوردی پێوەیە هیچ تەسیراتێکی غەربی پێوە نییە ئەمە بۆ ئێمە تازەیە بۆیە ئیشی ئێوەمان هەڵبژارد ئێمە تقریبان 20 کەس بووین یەکەم کە گروپ بووین چوین بۆ دەرەوە و بە سەلامەتیش هەر 20مان هاتینەوە ئیتر لەوە دەرگاکان کرایەوە بۆ ئیشی هونەری بڕاتە دەرەوە پێش ئێمە هەرچیە ڕۆژ ناگەڕایەوە سیقە نەما تر لە ئێمە سیقە پیا بوو کە ئەتوانی تر ئیش بەرین و بینەوە دوای ئەو 2005 دووەم کۆڕم بوو کە تیۆری پراکتیکی بێت لەسەر مێژووی سەما و چۆن هاتوو چۆن پێگەیشتەوە تا ئەمڕۆمان هەر قۆناغێک و بە پراکتیک نمایشێکمان پیشان ئەیان لە کۆتاییشە سەمایەکمان پێشکەش بە بینەر ئەکرد کە خۆی بخوێنێتەوە چونکە چەندین ستایلی هەیە شێواز و ڕێبازەکانی جیاوازە بە مێژوویەت 2006 گەڕانەوەی دەمامەکەم کرد لە ئەفتتاحی شانۆیە بمێرەجانێکی شانۆ بوون ئەو بوو بینەر نەچۆ دەرەوە لە هۆڵی کۆمەڵ جاری تریان پێ دووبارە کردینەوە کە ئێستاوە مەملەکەتی سەر چ گەڕانەوەی دەمامەکەمانە بۆ بە تێزی ماستەرنامە چەند شادی لەسەر هاتووە 2007 شەپۆلی پەپولەکانمان کرد ئەویش عینە شد پارێزگا هەم پێی دووبار کردینەوە پارێزگای ئەو کاتە لە سلەیمانی هەم برایە هەولێر بۆ مهێرەجانی جگەر خوێن کە هەموو دەوڵەت ئەدیبانی دەوڵەتە عەرەبیەکانیش لەوێ بوون پیشاندرا ئەویش هەم بۆ تێزی ماستەرنامە هەڵبژێراوە دراسی لەسەر کراوە 2008
داستانی لاسو غەزالمان پێشکەش کرد هەر لە ڕێگەی سەما کە ئەمە بەیتێکی کوردی داستانێکی کوردیە مۆسیقاکی مام سانوەر داینابوو 2004 هەتا شعرەکانی لەگەڵ بۆ گۆرانی تیا بوو بۆی بینەر بزانێت سەما چیرۆکە ئەمانجی تۆ چێ مامۆساکە ئەم سەمایە دەکردیانی ئەو ویست چی بگەێنی بە خەڵک ئەمە کۆنتترین هونەرەکان پێی ئاشنانین یعنی بەخۆی کاریسەیە زمانی کە چۆن مۆسیقا چێتە هەموو دەوڵەتێک پێویستی بە تەرجمەنیە ئێمەش بۆکو ئاماژەم پێکرد هەموو نەهامەتی کورتمان لە ڕێی جەستەوە پێشکەش بە هەموو دەوڵەتان کرد هونەرێکە کۆی هەموو هونەرەکان چ لە ئەدەبەوە وەکو چیرۆکە چ لە شانۆیە ڕووناکیە دیکۆرە جلوبەرگە میزانسێنە تەوزیعات و ئیخراجیە هەم شێوەکاری و ڕەنگەکانەتیایە تی لە جلوبەرگەوە لە ڕووناکیەوە لە هەموویەوە ئەنجا زمانی جەستە کە سەما ئەگرێتەوە ئێمە سەما و کۆرۆگرافی کە لە دەرهێنەر بە قوترە لە دوای دەرهێنەر کۆرۆگرافیەت چکە بێ هەموو ئەمانە بزانێت لە ئێمەشتا ئاشنانی بەوە کۆرۆگرافەر چییە ئەو لە دەرهێنەر بە قوترە کە قائیدی هەموو شتەکانە کۆی هەموو شتە بێت لە هەمووشی بزانێ ئێمە ئەم هونەرە دانسقە و گران بەهایە ناکرێت کورت شارەزانە بێلێ پێیان گەورەترین پەیامی هەیە کە هەموو نەهامەتەکانە کە هەموو خۆشیەکانە کە ئەیگەێنی بە بینەر لە ماوەیەکی کەمە چکە زەمن لە ئێمە کورتترە زۆرترین پەیام لە ماوەیەکی کەمترە ویستم ئاماژە بەوە بکەم بۆ هەموو دەوڵەتان بەم سەمایە ئاشنا بن کە گرانترین بلیتی هەیە لای ئێمە گرانترین بلیتی هەیە بەڵام یەشتا کورت پێی شارەزانە بێت ئێمە یەکەم گروپین لە هەرێمی کوردستان وەکو گروپ لە هەموو عێراق چکە قوتابخانەی بالیەکە کە لە بەغا هەیە ئەوانیش ئێستا بە حکمی ئەو وەزعی تیایان ئێستا سیاسی کە تیایان مناڵیان زۆر زۆر کەم بۆتەوە زۆر قورسیشە قوتابخانەی حکومیە مامۆستا ئەو حکومیە بڵێ تا میتۆدی ئەوانیشمان هێنەمە لەسەر ئەوانیش ئیشمان کرد فستیڤالەکانە هاتن لەگەڵ ئێمە بەشدارە بوون لای خۆیان نیان نەتوانین نمایش بکەن هاتن لەگەڵ ئێمە چکە من کە قوتابخانەکەم هەبوو 4 فستیڤالم کرد ئەشمان بر بۆ هەولێر بۆ دوهۆک پاسی گەورەمانە کرد قوتابخانەتان هەبوو بەڵێ قوتابخانەمان هەبوو سەر بە پەروەردە حکومی بوو بەڵێ نەموو دوای 7 ساڵ ئەنجا کرایەوە کە کراشەوە بە موقت چوونە هۆڵێکی مەکتەبێک تاکو بینای خۆمان هەبێ چکە بێ پەروەردەیەکان بخوێنین دوای بینە هۆڵی سەماوە چ مۆسیقا چ سەما هەتا 12 قۆناغەکە تەواو کابێ لەوێ بێ دوای نەمو شەهادەی دیبلۆمیش وەرەگرێ بەڵام دێمە 6 ساڵ بەردەوام بووین دوای ئەوە تەبان من بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کردنەوە بە 7 ساڵ بەڵام بە شەو ڕۆژێ مدیرێکی ئەتیادی گشتی پەروەردە دایخست ئەمە مامۆساکانی نەقل کرد وتیان حرامە لە شاری پایتەختی ئەدەب و هونەر وتیان حرامە گروپەکەم هەبوو کە سەر بە ڕۆشنبیریە لەوێ مامۆستاکانم پێگەیان دوایی هەموو دایکەکان هاتە مناڵەکانیشیان هێنامەوە بۆ وێتیان با لە گروپەکە بەردەوام بێ دانەبڕێ ئەو بوو گروپەکەم لە 2015 واز لە کۆرۆنا بێنین ئەیتر بەس ڕۆژانی جەژن ئێمە نیمانە لە کۆرۆنایە 5 قۆناغم هەبوو تا خوێندکاری زانکۆم هەبوو ئیشی گەورە گەورەمانە کرد هەتا ئاخر ئیشمان 2019 بوو بەناوی گەشتێکی دوور کە 50 دقه بوو سەماکەمان گەورەکان تیا بوون هەموو نەهامەتیەکان با بڵێن نەک نەهامەتی ژیانی کوردی تیا بوو هەر لە خۆشیەکانەوە چکە ئاماژەم کرد بەوەی کە من تازەگەری و نوێکاری شەکرات بەوە دەستمان پێکرد کە هەڵپەرچەی کوردی لەگەڵ بالیا ئاوێزانمان کردبوو بینەر بە چەپڵە ڕێزان بە چەپڵە ڕێزان پێشوازی کردین چکە هونەرێمێلەکان بەشێکن لە ئێمە ئەوەی بالی کلاسیکی خوێن هەموو ستایلە سەماکانی تریش فێرە بێ چکە چۆن لە مەکتەب ئەلفوبێ فێر بووی ئیتر دوای وەرە یاری بە وشە بکە ئێمە ژوین ئەلفوبێکە کلاسیکە بالێ کلاسیکە دوای یەیت ئەوانی تر هونەرێمیلەکان بەشێکن لە ئێمە هەموو دەوڵەتێک میلی خۆی هەیە هونەرێکی میلێک تایبەت بەخۆیان هەیە کە ئەوانە بەشێکن لە قوتابخانەی سەمای بالێ بکرێ بەڵێ چکە کولتورە تۆ تێکەڵی ئەەکەی بۆی شتە تازەکان و جوانەکان بە ئەوروپا بە غەرب بناسیێنی ڕۆژهەڵاتیەکان ڕۆژئاواییەکان با بڵێن بالیە بوو بە ستاندار لە هەموو جیهانە مڵکی کەزنی ئێستا چکە لە فەڕەنساوە کە یەکەم قوتابخانە دانڕا ئیتر وشەی بالیە خۆی فەڕەنسیە بالێ تی ئەنووسێ بەڵام ناخوێنرێتەوە هەموو جوڵەیەک ناوی هەیە هەموو ناوەکان فەڕەنسین ڕیلڤێ ئەتیتو ئەرابێسک هەمووی ینی کە لە قوتابخانەکە ئەخوێنیت ئەمانەت فێر ئەکەن هەموو جارێ مامۆستاکە پێویست ناکە هەموو ڕستەکان بکاو تۆ بیکەیتەوە تا فێرە بێ وشەکانی هەیەاتێ ئەیکا بە ڕستەیەک ئیتر یەکسەر خۆر سەماکارەکە زانێ
ڕستەکە دەیاتێ تر پێویست ناکە مدەڕیبەکە بیکاتە یا مامۆستاکە. ئەمای تر هەتا ڕوسیەکان قۆستیانەوە قورسترین داهێنەرترین ئەوانەی کە داهێنان لە هونەرە ئەکەن لە ڕوسیان هەتا ئەمڕۆشیتیا بێ لە ئێستاە ئەنجا یابانەکان هاتوون تێکڵاوی سێرکیان کردە یعنی بەو پێڵاوە پوینتە نوکتیژەوە ئەچنە سەر شانی کوڕەکانیان لە سەرسەریان ئەوەسن ئەمە چۆ نەتاقی سێرکەوە کە بازی تێکەڵ کرا لەگەڵیان. من حەزەکەم یەک ئاماژە بەشت کەم دایم وا تێگەیشتون جمناستیکیش عیلاقەی بە ئێمەوەیە بەتەکیید عیلاقەیە بەس ئەویان وەرزشە ئامانجەکانمان جیاوازە ئێمە هونەرن ئێمە هونەرە و جوانی پێشکەشەکەین ئامانجی ئێوە چییە؟ ئێمە نەرمین ئێمە هونەرە ئێمە جوانی پێشکەشەکەین ئێمە جستێکی جوانی تەندروستت پێشکەشەکەین زائیدەن هونەر بەڵام جملاستیک هەموو جوانەکانی تایە لە فێرکردنە زۆر توندن لەبەرەوەی ئامانجی ئەوان بردنەوەیە خەڵاتە و شوهرەیە لای ئێمە جیاوازە زۆر باش چونکە تەمریناتەکانی ئەوان قورسە توندیتیایە لیان قوبڵ ناکەن غەڵەت لای ئێمە بە خۆشەویستی فێریانەکەین بە نەرمی فێریان ماسوولکەیان پێگەێنین هەتا وا تێگەشتون کە نابێت کوڕ بێتە لای ئێمە لە کاتێکە من مامۆستا میرم هەبوو لە تەمەنی 6 ساڵیەوە تا گەیشتە 21-22 ساڵی لام بوو هەموو گیانی ماسوولکەیەکی جوان بوو هەتا پاقلاوەکانی کە ئەڵێن ئەوانی لا دروست بوو ماسوولکەکانی هەبوو پێگەیشت بوو بە ئاسانی و کچانەی هەڵەگرت. زۆر باشە مامۆستاژیانم بەجددی بابەتەکە زۆر هەڵەگرێ جام پێشنیارم کردووە بیکەین بە ئەڵلقەیەکی تر چکە کاتی پرۆگرامی ئەمڕۆمان تاوە بۆ بەڕاستی ئینشاءالله ئەم باسە سەمای بالێ ئەکەینە ئەڵلقەی دووەمەوە باشە مامۆستاگیان زۆر سپاس زێتمانای زۆر سپاس بە ئێوەش کە بینەرمان بوون هەتا ئەڵلقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم. ڕۆژی تر تاواکەی ئەستە تاوایەکەی